یادا و هەر سێ وڵات هێزی خۆیان لەسەر زەوی ئەو وڵاتەدا هەیە. کوردیش بەشێکی سەرەکی شەڕی دژی داعشە لە ڕۆژئاوای کوردستان، بەڵام کورد بەشدار نییە لە هیچ یەکێک لە وتوێژانەدا و پەراوێز خراوە. دەگوترێت هێندەی ئەوەی کورد خۆی بە کێشە لابەلا ناوخۆیەکانەوە سەرقاڵ کردووە هێندە ئاگداری ئاڵوگۆڕەکان نییە لە هاوچێشەکانی ناوچەکەدا. ئایا پرسی کورد لەکوێی ئەم کۆبنەوەدان؟ کاتێک دەگوترێت گۆڕانکاری بەڕێوەن، ئایا ئەو گۆڕانکاریانە چین کە باز دەکرێن؟ ئایا کورد دەبێتە فاکتەری گۆڕانکاریەکان یان هەر لە چاوەڕوانیدا دەبێت؟ ئایا مۆسکۆ و ئانکەرە پێکەوە بەبێ بوونی واشنگتۆن دەتوانن هاوچێشەکانی ناوچەکە بگۆڕن یاخودنا؟ ئەم پرسە گفتوگوی ئەمڕۆمان دەوێت بە میوانداری هەرێک لە بەڕێزان جەدعان یوسف ئەندامی نوێنەراتی ئەنەکەسە لە هەرێم بەخێربەی، هەروە دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سلاحدین بەخێربێ. کاک جەدعان بە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. لە پێشەکی باسمان کرد کۆمەڵێک وتوێژ کران لە هەفتەی ڕابردوودا، کورد لەکوێی ئەم وتوێژانەدایە، لەکوێی ئەم کۆبنەوانەدایە؟ دەگارێ بێژێ جیهان هەموو مژول بوویە بە قەیرانە سووری و بە کێشە سووری بتەبایی، ڕۆژ نینە گفتوگۆ و دانوستاندن نابێت لەسەر ڕەوشە سووری و لەسەر دیارە عرەساس چارەسەریە دیگەڕنیانی دەولەتێن زلهێز دەستپێکە قەیرانە سووریدا هەر بەرجەوەندیە خۆتەنێ پاراستنە و هەر کێشێ ئیدارە دکن سەر حەسابێ خوین و ئێش و ژان و ژارە ملەتێ سووری بتەبایی. ئێمە حتانها ئەم وەک سووری پێ نەحسیانە گۆ دەولەتێن زلهێز چارەسەریە دگەڕن هەندروێ سووریا دەێنین تەوی گۆ کۆنگر زۆر چێ دەبن، کۆنفراسی زۆر چێ دەبن، پشتگێریە ملەتێ کورد ملەتێ سووری بتەبایی و شۆڕەش و علەساس پشتگێرن و ڕۆژانە دانوستاندن هەنا، ڕۆژانە جوات هەنا لێ حتانی نەها ڕۆژ بڕۆژ زەحمەتی و تشتێ کێشێک مەزن تێنە پێشیا ملەتێ سووری زەحف دەبن. ئێمە ئەمە کورد ئێمە ئەمە حتانی نەها ji ber kêşa Sûrî bi tevayî qeyrana Sûrî bi tevayî di reşayiyê re derbas dibe, Kurd beşekin ji rewşa Sûrî tevayî em di cara di reşayiyê re derbas dibin. Carekê ji ber got Sûrî ne, cara duwa ji ber got navmala Kurdê Sûrî û dijîtiye ji bedêla weke welamî hebe yek helwest û yekek li çêşekan سووری چێشێکی هەیە بەتەبەت لە ئێستا ئەمەی بەسەردابێت. ئێمە ئەدبێژم سووری بتەبایی دی کێشەکە گەورە کێشەکە ناودەولەتی، نە چارەسەری، نە ئاریکاری، نە ڕاوەستاندنا کوشتنێ و خوینێ و خوونڕێژ و وێرانکردنا وڵاتی وینا بدەستی ویە، بدەستێ دەولەتێن زلهێزە، دەولەتێن هەرێمینە ئێگۆ دەستوەردانکردنە هەندروێ سووریادا هەر یەکێ گروپەک و حزبەک و کوتلەکش خۆڕە گرتیە دەستوەردانێ تێ دەتکێ بە ڕەنگەکی چاوە بازارە دەولەتارە بکێ، نە بازارە ڕژێمە بەشارە بکێ بێچاوە چارەسەریە ژە قەیرانە سووری بتەبایی و vê کوشتنێ و vê وێرانکردنێ و vê کۆچبەریە ڕاوەستێنن سینۆرەکی ژێرە دێت. زۆر باش سپاس دەکەم دکتۆر ساڵح پێمەلای بەڕێستان. پرسی کورد ئەگەر بپرسین لەکوێ ئەم کۆبنەوەدان یاخود ئەم پەیوەندیە نێوان کە بەرپرسانی وڵاتان لەگەڵێکدا هەیەە؟ بە قەناعەتی من کورد وەکو وەرەقەیەک گەمەی زۆر باشی پێدێتەکردن ئێستا لەناو ئەم گفتوگۆیانەدا و بەتایبەت ئێمە تەماشای تورکیا بکەین لەگەڵ ئێران. ئێران زۆر بە باشی توانیەتی کە پەیەدە بەکاربینیتن بۆ ئەوەی کە تورکیا ڕاگریتن و بەو شێوەی کە دەیوێتن سیستمی سیاسی سووریا بمێنێتەوە، بشارە سەر لەسەر دەسەڵات بمێنێتەوە. و ئەگەر ئێمە تەماشای حەلەب بکەین بۆ تورکیا هاوکاری ئێران و بشار ئەسەد و ڕووسیای کرد لە حەلەب
لەبەر ئەمە هاوکاری کرد کە ئەوان بێدەنگی بنوێنن سپای تورکیا بێتە دەناو سووریادا و بەتایبەت بینیتن ڕێگری لە کوردەکانی سووریا بکاتن بۆ ئەوەی کە هەرێمێکی فیدراڵی یەکگرت و دروست بکەن یان ئەم کانتۆنانە بگەنە یەکتر ئێوە بە شیوەیەک لە شیوەکان ڕێگری لەمە بکاتن کە کورد مافەکانی خۆی لەناو سووریادا بەدەست نەینیتن ئەمەی کە جێگای داغ بوو پەیەدە نەیتوانی وەکو پێویست سیاسەتێک لە پێش بگریتن کە نەبێتە وەرەقەیەک لە دەستی ئێراندا کەواتە دەیویست دەبا چ سیاسەتێک بگرتە بەربەتایبەت سیاسەتی کە لە پێشی گرتبە دەبووە سیاسەتێکی نەرمی لە پێش گرتبە دەگەڵ ڕژێمی بشار ئەسەد نەکەوتبە دەگفتگۆدا لە وەکو ئەمرازێک لە ژێر دەستی ئێراندا نەبە سیاسەتێکی ناوخۆیی لە پێشگرتبە کە لەگەڵ ئەنە کەسە یان گۆڕۆپەکانی تر نەکەوتوبە دەناو کێشەدا توانیان بەکە گوتارێکی یەکگرتو دروست بکەن و ئەم گوتاری یەکگرتووە داوای مافەکانی کورد بکەن دەناو سووریادا و بە شیوەیەک یعنی خۆیان نەکەنە بەشێک لە قەیرانی پەکەکە و تورکیا ئەمەی کە ئێستا بوویتە هۆی ئەوەی کە تورکیا تەسەوەڕ دەکاتن پەیەدە ینی پەکەکە لە بەو شێوەی تەسەوەڕ پەکەکە بەهێز دەبێتن و لە ڕێگای بەهێزبوونی کێشە بوو تورکیا دێتە دروستکردن تەسەوڕەکەی لە ئێستادا لە جێگای خۆتی یان نا چونکە بە شێوەی کردداری لە گۆڕەپانەکەدا دەبینی بە شێوەی کردداری ئێمە دەبینین کە ئێستا کورد بووە وەرەقە بەبێ ئەوەی کە هیچ امتیازێک بە کورد بێتەدان ئەوە ناوچەکانی ئارامدینە دروستکردن کە ئێمە تەماشا بکەین بەشێکی لێ ئاشکرا بووە بەشی تری نهێنیە تاکو ئێستا لە نێوان ئێران و تورکیا و سووریادا وەکو نهێنی مایتەوە کە خودی ئۆپۆزیسیۆنی کە لەوێندە لە گفتوگۆشدا بوون ئێستا هەموو شتێک لەوێندەردا نازانن کە باسەکە چیە بە چه ڕێککەوتنەکەیە تورکیا ئامادەیە بە هەموو شێوەیەک ئێستا تەنەزل بۆ ئێران بکاتن دەناو سووریادا بەس تەنیا لەوێ کە کوردەکان نەتوانن سیستمێکی فیدراالی بۆ خۆیان دروست بکەن و ئێمە بە شێوەیەکی پراکتیکی ئێستام تەنازلەی تورکیا دەبینین بەس ئایا تورکیا لەمە سەرکەوتو دەبێ یان سەرکەوتو نابێتن ئەمە جگای پرسیارە چون فاکتەری تر دەناودا هەیە ئەمریکایە سعودیایە قەتەرە ئەمریکا بەو شێوەیە کە مەسەلەن تورکیا گەمە دەکاتن ناوێتن وەکو تورکیا کە دەیوێتن گەمە بکاتن هەر لەبەر ئەمەشەکە ئێمە دەبینین تورکیا دەیوێت نزیک ببێتەوە لە رووسیا دەیوێت نزیک ببێتەوە لە ئێران و بە شێوەیەک احتمالی هەیە لەناو ئەو گەمەیەدا جۆرە دژایەتێکی لەگەڵ سعودیا بێتە پێش لەگەڵ قەتەر بێتە پێش ئەگەر دەوڵەتەکانی تری عەرەبی بکەوێتە دەناو دژایەتیدا بەڵام تورکیا لەمە کێشەی کە هەیە دەیوێت ئەم گەمەیە بکاتن بە شێوەیە کە گڵۆپێکی کەسێک مەسەرەن بۆ لە ئەمریکا شوێر بگرێتن ینی گفتوگۆ بکاتن لەگەڵ ترامپ بووەوەیەوەش ڕازی بێتن کە بەڵێ ئێمە شەر لەگەڵ گروپی تروریستی داعش دەکەین و نیەت ئەمەیە جۆرە سەقامگیریەک دەگەڕینەوە لەگەڵ سعودیا بە قەناعەتی من دووچاری کێشە دەبێتن زۆر بە ئاسانی ناتوانێتن کە سعودیا ڕازی بکاتن ئێستا لە سەرەتای گەمەکەدایە و دەگەڵ خودی ئۆپۆزیسیۆنش دووچاری کێشە دەبێتن یعنی ئۆپۆزیسیۆنش بەو شێوەی نییە کە هەمووی لە ژێر دەستی تورکیادا بێت ئۆپۆزیسیۆن تا ئەو کاتەی لە ژێر دەستی تورکیادا بە کە تورکی پاڵپشتی لێ کردووە بەڵام بەو شێوەی کە بزانێتن ئیتر هیچ گرنگی بە داواکاریەکانی ئەوان نادرێتن بە قەناعەتی من کۆنتڕۆلی خۆی لەسەر ئۆپۆزیسیۆن زۆر باشە بەڕێز جدان بینە سەر ئەوەی ئاماژەت بۆ کرد کە وڵاتە زڵهێزەکان بە دوای چارەسەرەوە نین بە تایبەت لە سووریا کەواتە ئەم هەنگاوانی لە ئێستا دەدەی هاوێژن مەبەستیان لەم هەنگاوانە چین بێژم دیسە نەخشەڕەیە ئیدارێ دەیە بچاوە ڕێڤە دەبن و چاوە بەرجەوەندیە خوا بە هەڤە بەرامبەری هەفت دێنن ئەف دەولەتێن زلهێز دسەریدا ئەمریکان و رووسیانی دەولەتێن هەرێمی وەکە دکتۆر کەرەمکری ئاماژە پێکری تورکیا و ئەیران دەولەتێن زۆرترین دەست درێژی کردنە هەندروێ قەیرانە سووریدا ئەیران پالپشتێ ڕژێمێکریەش دەستپێکێش ڕۆژە یەکەم دە حەتانی نەها بە لەشکرێخوا بە زوباتێخوا بە مالێخوا بە میزانیە بە هەموو تشتی پشتگیریە ڕجێمە بەشارکریە تورکیا دەست درێژیا وێنە بە ڕەنگەکی هەم دناتۆ دەیە هەم دە هەمەهەنگیە دەیە دە تەحالفە دژی داعش دەیە و هەمژی لنگێکی وێنە ئان دلێوێت خوازێ گۆ رووسیا خەتا ڕۆسیژی قانع بکێ
بەڕەنگێکی گۆ بازارێ بە ئەمریکانارە بکێ جێخۆ خورتر بکێ دە سووریا پێشەڕۆژێ و تەرتیبە چارەسەریە پێشەڕۆژە سووری دەیانی قەناعەتە مە ئێگۆ زۆر تعدەل مەکریە ڕەنگێ سیاسەتە پەیەدێ شاغی پەکەکێت هەندروێ سووریا دە ئاگۆ سەرد مەشێ ملەتێ کوردێ سووری بێهێوی کردنە لە جادێ هێشتنە بێ بریار دیمۆغرافیکە زۆر خەتەر و خراپ چێ بووە هاتیە ینی لەلایەن پەکەکەوە بەلێ ئالینان دەڤەرێن کوردستانە سووریا بریاری خۆکریاری گۆ دکن لەسەر عەردێ مەترسیکە مەزن خستیە دلێ کوردادا بازدان چێبوویە جڤاکە کوردی وەک فامیل وەک عایلە ji hev ketiye ji gêncên 18 salî heya çû 2 salî eva ê leşkeriya neçarin divê helmeta ser wa rakin li Ce'dada û di mala de wa bibne kuştinê Şeddadê û Minbic û Reqayê xortê me keçê me têne kuştin di ber deverên nekurdî de hele destpêkê de digotin em devera kurdî diparêzin hûn mecbûrin arî me bikin ne tenê ser arkê me biteneya temam heger devera kurdî bê serçava lê zêdey gor amarê gotêne gotin li min bi zêdey 10,000 şehîd dane yanî bera nefrod 1000 bê ne 10,000 bê bera çend bê yanî û piştî کاتە بەڕێجدانم ئێمە زیاتر ڕوونکەنە ئەم گەنجانەی کە دەبرێنە شەڕ بە زۆرم لێ یاخود بە ئازادانەوە بزۆرە هەلمەتی ڕۆژانە ئێچەکدارێ پەکەکێ و ئێ ڕووگر لە جادا ڕێبڕینێ چێ دکن ئەم حەواجز ژێر دەبێژن سەیتەراتە و ئێریشی گونداتکن ئێریشی گەڕەکێ باژاراتکن و باژارۆکە ببهیزن خۆرتە گێنجێک دمالەکێ دەیە ji پێش دایکاوی و باوێوی و پیرەک و خێزاناوی ناپیرەکاوی و منداڵیوی لێژی دخن و دبنە لەشکریانەچە بزۆری ئەم بەعەرەبیت بێژن شەحەت وی شەحەت دکن دبنیانێ پشتی ئیهانێ ji باv و dê و malbata wî re jî dîsewî dibine leşkeriya neçar hene ê gobirne leşkeriya neçar 2 sala ji destpêkê ev bû 2015 2014 girtine binçavkirine hetanî niha nehiştine yek telîfonê yek silamekê yek dîtinekê bi dê û bavkê xwe re bikin زۆر باشە دکتۆر بێمەلای بەڕێستە ئەمە نمونەیەکە بەتایبەت بەڕێزت عن باسی کرد کە لە سەربازی زۆرە ملێ بەتایبەت پەکەکە بەکاردین ئەگەر ئەمە پرسم بۆ پەکەکە دەست دەخاتە کاروباری ڕۆژئاوای کوردستان کە بۆی ببێتە دەرفەتێک بۆی تورکیا ئەمڕۆ دژایەتی کورد بکە لە بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان ئەمە بۆەوە دەمێنێتەوە کە پەکەکە لە تعریفکردنی خەباتی خۆی کاری خۆی بە قەناعەتی من دوچاری قەیران بووە کە ناتوانێتن بە چ شێوەیەک پێناسەی خۆی بکە کە کار بکات پەکەکە حیزبێکی کە کورددەنەو کوردستانی تورکیادایە بێت کار بکات کە کێشەکانی کوردەکانی تورکیا چارەسەر بکات دەرفەتی هەبوو پرۆسەی ئاشتی هەبوو دەرفەتێکی باش هەبوو کە حیزبێکی کوردی هاتە دەناو پارلمانی تورکیادا 80 کورسی پارلمانیان بەدەستهێنا و گفتوگویەکان دەیتوانی کە مەسەلەن ئەگەر کێشەشی تێداوە لەسەر گفتوگویەکان بەردەوامی کردبا کە کێشەی خۆی بە شیوەیەک لە شیوەکان دەگەڵ ئەنقەرە چارەسەر کردبا بەڵام ئەمەی کە جێگای داغ بوو بینی پەکەکە زۆر کورد بوو و کۆتایی بەم پرۆسە هێنا کۆتاییەکەشی تر ئێمە دەزانین کە بە چ شێوەیەک بوو لە ڕێگای کوشتنی چەند جندیەکی تورک و ڕایگەیان کە ئێمە بەردەوامی بە پرۆسەی خەباتی چەکداری دەدەین ئێستا ئێمە دەناو هەرێمی کوردستان تا ئێستاش دەگەڵ بەغدا گفتوگۆ دەکەین کێشەمان هەیە ئەوەندە ساڵە دەبێت پەکەکە تەحملێکی زیاتری هەبا ئەگەر استراتژی پەکەکە بەو شێوەی با کە دەگەڵ ئەنقەرە گفتوگۆی کردبا و کێشەکانی خۆی دەگەڵ ئەنقەرە چارەسەر کردبا و زۆر دەستێوەردانی دەناو کاروباری سووریا نەکردبا فەسایەکی نوێتر بۆ کوردەکانی سووریا دەڕوخسا و دەناو ئەم فەزایەدا بە شێوەیەک لە شێوەکان دەتوانین بڵین کە ئەوانش دەیانتوانی سیستمێکی فیدراالی وەک وەرێمی کوردستانیان بە خۆت دروست کردبا و ئەو کات نەدەبووە وەرەقەیەکش لە دژی بەرژەوەندیەکانی تورکیا
و نەدەکەوتە دەدەستی ئێرانشدا کە بینیتن گەمەی پێ بکاتن نەدەکەوتە دەدەستی بشار ئەسەدشدا کە بشار ئەسەد بینیتن گەمەی پێ بکاتن لە دژی تورکیاوە بە قەنەعەتی من ئەم دەرفەتانەی کە بۆ پەکەکە ڕوخسا بوو دەرفەتی زۆر باش بوون بەڵام ئەمەی خوێندنەوەیەکی درستیان بۆ سیاسەتی نێودەوڵەتی نەبوو خوێندنەوەیەکی درستیان بۆ سیاسەتی ناوچەی نەبوو و تا ڕادەیەک کاتنە ژێر کاریگەری باڵی ئێران و بشار ئەسەد لەناو گەمەکەدا کە تەسەوڕیان کرد بەو شێوەی بەردەوامی بە خەباتی خوان بدەن دەتوانن دەستکەوتی زیاتر بەدەستبینن بەڵام ئێمە دیتمان کە بە شێوەیەکی واقع لە دانیشتنی گفتوگویەکانی لەناو ئاستانەدا پەکێکە هیچ بەشداری نەکرد نە ئێران نە رووسیا و نە بشار ئەسەد دیفاعلی نەکردووە ئەگەر هاوپەیمانی ڕاستەقینەی وان بێتن و دەگەڵوان ڕێکەوتنی هەڵا نهێنی هەیە بە هەر شیوەیەکیە بێتن بۆ ڕێگای پێنادەن کە بینیتن گفتوگۆ بکاتن یا بوو بە هیچ شیوەیەک بەرگری لە پەکەکە ناکەن کە ئەوان هەر بە هیچ شیوەیەک حەزوریان هەبێتن تەنیا وەکو مهرەیەکی شەترنجە کە گەمەی پێدێتەکردن و بە قەنەعەتی من تاکو ئێستاش زۆر لە بەرژەوەندی ئێران و بشار ئەسەد کاری کردووە کە توانیەتی تا ڕادەیەک گۆڕانکاری لەناو سیاسەتەکانی تورکیا بەرامبەر بشار ئەسەد بکات ئەگەر مەترسی پەکەکە لەسەر تورکیا نەبا لەناو سووریادا متەئەکد یانی دەوڵەتی تورکیا بەو شێوەی تەنەزولی بۆ بشار ئەسەد نەدەکرد ئەم تەنازولکردنە لەناو ڕاستەکانی ڕەجەب تەیب ئەردوغان زۆر بە ئاشکرا دیارە لەناو کانەڕەکانی ڕاگەاندن بەحسی لەسەر دەکاتن زۆر زەقی دەکاتەوە کە ئیتر نابێتن پەکەکە بینیتن لەو ناوچانە هێزی هەبێتن ئامادەیە کە گفتوگۆ دەگەل هەر لایەنێک بکاتنەوە وانە زۆر بە وازەحی دیارە بە قەنەعەتی من دەبوایە پەکەکە سیاسەتێکی تری لە پێشگرتبە و پەکەکە بەو سیاسەتەی کە ئێستاش بەردەوامی دەداتن تەنیا و تەنیا دەبێتە هۆکاری ئەوەی کە خوێنی گەنجەکانی کورد بڕژێتن بەبێ ئەوەی کە هیچ دەستکەوتێکی سیاسیان هەبێت زۆر باش ئەوەی لە ئێستادا لە گۆڕەپانی شەڕی سووریادا دەبیندرێت هاوپەیمانانی دژی داعش بەتایبەت زۆر بەرژەوەندیان لەگەڵ بەتایبەت زۆرجار هێزەکانی یەپەگە و هێزەکانی سەر بەپێدە هەیە بەڵام بەڕێزتا ئاماژەبەوە دەکرد کە لە ئێستادا کورد تەنها وەکو کارتێک و وەرەقەیەک بەکاردێ ینی بۆ وای لە هات کە کورد بەم جۆرە یاری پێ بکرێوەک بەڕێستان ئاماژ ئەمەی شەڕی داعش ئەمریکایە ئەمریکا ئیدارەی ترامپە کە هەرچەند تورکیا دەیوێتن تعریفێک بکاتن کە بینیتن پەیەدەش ببێتن گروپێکی تروریستیە ئەمریکا پێویستی بەوە هەیە کە شەڕ دەگەڵ گروپی تروریستی داعش بکاتن دەڵێن نا ئەمە فەرعەکی جودایە و جیایە لە پەکەکە وانە ئەمریکا مەبەستی خۆی هەیە ئەمریکا تەماشا دەکاتن ئەم حیزبانەی کە دەناو سووریادانە چ ئۆپۆزیسیۆن بێتن و چ دەست هەڵات بێتن هەمویان عەقلیەتێکی ئیسلامیان هەیە و تەنیا کوردەکانن کە لە ژێر ئایدۆلۆژیای ئیسلامی لەناو سووریادا کار ناکەن و حتا ئەگەر بشار ئەسەد چ بمێنێتەوە چ نەمێنێتەوە ئەمریکا دەیوێتن دژایەتی ئیسلامی ڕادیکال بکاتن جا ئەم ئیسلامی ڕادیکالە پێشتر لەناو قسەکانی ترامپ دیار بوو کە چ کەسێک جێگای بشار ئەسەد دەگرێتەوە کەسێک دێتن ئیسلامیە کار ئێمە نازانین کێیە و چییە و دەکاتی پرۆپاگەندەی هەڵبژاردن باسی لەسەر دەکرد ئێستاش ئەم عەقلیەتی ئیسلامیەی کە وەکو ئۆپۆزیسیۆنە بۆ ئەمریکا لە پەیوەر و بەهاو قیامەکانی ئەمریکا زۆر نزیک نینە بەڵام بە شێوەیەکی گشتی کوردەکان بە شێوەیەکن کە احتمالی زۆرە بە ئاسانی بتوانن خۆیان لەگەڵ پێوەرەکانی ئەمریکا بگونجێنن خۆیان لەگەڵ پێوەرەکانی ڕۆژئاوا بگونجێنن بەڵام ئەم عەقلیەتە ئۆپۆزیسیۆنەی کە بەناوی دەیانەوێتن جێگای بشار ئەسەد بگرنەوە ئەمریکا خۆی بە شێوەیەکی گشتی لەگەڵ وانش کێشەی هەیە ئەمەیە کە تا ڕادەیەک بوویتە هۆی ئەوەی کە ئەمریکا پاڵپشتی لە پەیەدە بکاتن بەڵام تورکیا دەیوێتن کە ئەمریکا دەور بداتەوە تورکیا لەبەر ئەوەیە کە لە جیاتی ئەمریکا ڕازی بکات دێت ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ رووسیا دەکات لەگەڵ ئێران دەکاتن و لێرەدا دەبێت ئێمە تەماشای سیاسەتی ئەمریکا بکەین ترامپ کە ڕۆژیتر دێتە سەردانی سعودیا دەکاتن چ ڕۆژۆرە ڕێککەوتنێک لەگەڵ سعودیا دەکات سیاسەتی لەگەڵ سعودیا بەرامبەر بە ئێران بە چ شیوەیەک دەبێتن و ئێران و تورکیا تەنیا دەناو سووریادا نابێتن ئێران بێت تورکیا ناچار کە تەنازل بکات دەناو عێراقش بۆ ئێراندا ئێران لە دوای ئەمە دەگەڕێتن کە ئەمەی قەیرانی سووریا ببێتە دەرگایەک کە بۆ عێراقش هەمان سیاسەتێک لە پێش بگرن کە دەگەڵێک هاوکاریەکیان هەبێتن دژی کورتیش بکەن
لەگەڵ بەغدا کە حکوومەتێکی بەهێز دروست بکەن ئەمە گەمەیەکە کە زۆر بە شیوەیەکی ڕاشکاوانە زۆر لە بەرپرسەکانی ئێرانی ئێستا لەناو کاناڵەکانی ڕاگەیاندنی خۆیان بەحسیان لەسەر دەکەن. زۆر باشە سواس دەکەم بە ڕێزدانەوەی لە ئێستادا ئەو پرسی کە گەرمان لە نێوان مۆسکۆ و تاران و ئەنکەرە دروستکردنی هەرێمێکی ئارامە لە سووریا. مەبەستیان لەم هەرێمە ئارامەدا چیە وە کورد لە بەرژەوەندی کووردا یاخودنا بەڵام بەرەوەی وەڵامی پرسیارم دەیتەوە ناوبڕێک وەرگین دواتر زیاتر گفتووە دەکەین وچانێکی کورت و دەگەڕێنەوە. بەڕێزان دووبارە ئەسڵاو دەگەڕێمەوە لای میوانەکانم درێژە بە گفتوگۆکەمان دەین بەڕێز زدان لەسەر مەوەستان دروستکردنی ناوچەیەکی ئارام لە ئێستادا لە بەرژەوەندی کووردا یاخود مەبەستی ئەم سێ وڵاتە چییە لەم ناوچەیەدا؟ ئەف سێ وڵاتە تورکیا و رووسیا و ئەیران دەخوازن دەستدرێژی زۆر کردنە هەندروی سووریادا و تعدەکە زۆر ملەتی سووری کردنە دوێ دەستوەردانەوادا دخوازن دەتالیدا هەگەر ئەمریکان بمێنێ و غەرب بمێنێت دۆلگۆر خوێندنەوە نۆرووسیا و ئەیران پشتگیریە بەشار دەکەن ڕجێمە بەشار دەکەن گەرەک چارەسەری کە دی هەبێ نەخشەڕێ کە دی هەبێ چارەسەریە پێشە ڕۆژە سووریا دێنێ ژ بۆ ڕێ بگرن لە پێشیا ئیدارە ترامپان و دەبێت تشتە لەسەر عەردێ وەک دفاکتۆ شێ بکەن ئەمر واقع بکەن مەناتقی ئەو دەڤەرێن ئەم بێژن کێم کوژی ئەو نەمەناتق ئامینانە تەمامی وەک نابلێکردن مستەلاحێکی سیاسی کێمترین کوژین و کێمترین تعدە و شەڕ و پەفچوون ینی تێدە دەبێن ئەو دەڤەرە قوبلەیە ئالیە قولبە دەرعایە لە ئالیە دیمەشقەیە ئالیە لاتقیە و ئدلب و حەمسەیە چار دەبەرن هەنێک گوندن دەردۆرە لاتقیەیە ئدلبە دەردۆرە حەمسەیە دەردۆرە شامیە گوندێ شامێنە و ئالیە دەرعایە قوبلەیە ئێمە ئەمۆکە کورد ئەف دەڤەر زۆر زۆر دووری مەیە 1000 کیلۆمتر بێترژی دووری مەیە یعنی دەڤەرە کوردی دووری وێنایەنی چرا کوردا جێ خۆتێدا نەدیت و دەڤەرێک ئامن نەدیت ئێمە ئەمە ئەست بێخەی سیاسەتە پەیەدێ شاغی پەکەکێ لە سووریا هشت گۆ دەولەتێن زلهێز و ئێ دەستوەردانێ دە سووریا دەتکن دبینن ئەوژی هێزەکە لە کێلەکە ڕجێمە بەشار کێشە تێدا نەبێ لە ناو ڕژێم ئۆپۆزیسیۆنە باش ئان نەباش کیژان جوابێ دەڤەرێ کوردی ئێ دەستهلاتی لەشکەری پەیەدەیە پەیەدێ خۆ نابینێ نە ئۆپۆزیسیۆن و نە ئالی ڕجێمێ ئەو دبێژێ هەلوەستاوی وایە ینی ئینۆ تەرەفێ سێمە تەرەفێ سێم دە دنیای دەتنەیە ئەوە تەرەفێ یەکەمە لە هێلا ڕجێمە بەشار مخابن ڕاوەستەهایە و ئاریکاری پێرەکرد دژی شۆڕەشێ دژی ئۆپۆزیسیۆنێ ئانها ئۆپۆزیسیۆنە هەی ئاگۆ ڕەنگێ ئانجی وەجهێ سیاسیە ملەتێ سووریرە ئەو دبینن پەیەدێ بەشەکە ڕجێمە بەشار بەڕێزانەگەرم بەخشی ئەمە و زۆر جار باس دەکرێت و گلە و ڕەخنەی ئاراستی ئێوە دەکرێوەکو ئەندامانی ئەنەکەسە بەم زۆرە بیر دەکەن بەڕێستان ئاماژتان بۆ کرد کە خەڵک بە زۆرەم لێ دەبرێتە جەنگەکانەوە لە شوێنەکان بە کوش دەدرێت بەڵام ئەوەی دەبیندرێت لەسەر ئەرزی واقع بەم زۆرە نییە بۆ خەڵکی ڕۆژئاوای کوردستان ئەوانەی کە لەوێ دەژین بەم جۆرە قسە ناکەن نووسەرەکانیان یا خۆ سیاست مەدارەکانیان تەنها کە ئێوە کولایانی ئۆپۆزیسیۆنن دژی پێدا ئەم قسانە دەکەن ئەمە حقیقەتی هەیە بۆ خەڵکی ڕۆژئاوای کوردستان ئەمە قبول دەکات ڕۆژانە لەسەر عەردێ مەسەلەن دەستهلاتە بووەکالەت طبعاً شەڕ و کوشتن و بجەنگ چێ نەبوویە ئەو دەڤەر بوونە دەستهلات تێدا و هێزێن بەشار و ڕجێماوینا ینی مەسەرەن دەرخستنەژ دەڤەرێ کوردی نەولۆیە بووەکالەت بەلگە بە تەوقیە تەسلیمکردنە بووەکالە ئەف وەکالەتە ژ دەستێ بەشار وەرگرتنە و ڕجێماوینە بە ڕەنگەکی ڕەوشە سیاسی ئەم بێژن خەنقاندنە ینی کوشتنە بێ نەفەسشتنە
ڕەوشە ئابووری کوشتنە، ڕەوشە جڤاکی کوشتنە، ڕەوشە ڕەوشەمبیری و خەڵکێن سڤیل و ئەو ناهێلن کەسێک چاڵەکیکێ و جڤاتێکی و تشتێکی بکێ ئللا دبن کۆنتترۆلێ وا دەبێنێ کۆنتترۆلێ واژی گەلک شەرت و مەرجێ وا هەنە ئەم نکارن وەکەوانە ئێمە تا ئەم وەک ئەنجومانە نیشتیمانیا کوردی مەسەلەن بەراگەی مە مەدەنینە مەقەڕێکی سیاسیە چ پێویستیاوێ هەیە ئەنجی چ زرارە و دەغتاخوا لە ڕێڤەبەریە و پەیادێ هەیە گوهرێ قەپات بکێ و بریارێ بستێنێ دیادا خۆدا شەمع ئەحمەر بکێ و نظام چاو بکێ هەبالێ مە دچن ڤە دکن جارێکە دیسا قەپات دکێوتێن وا دەستگیر دکێ واتخی حەبسێدەوە ئەو نەتی چمە هەگەر ڕۆژانە ملەتێ مێل جعدێن نەبینێ گۆباراگەی مە دەگرن و خەڵکی مێ سیاسی تخنە حەبسێدا و ڕەوشەمبیر و جاڵکبانە تخنە حەبسێدا و هەنە کاتابێژنەش دەربەی سینۆر و سەرۆکێ ئەنجومانە کوردی مامۆستا براهیم برۆ نیوێ شەوێ گرتن ئاوێتنە ڤیالی سەرچی نۆرێ ئاوێتن قبول نەکردن دەهندروێ سووریا دەخەباتە خۆ لە ئێستادا بە پرسی گەرم کە باز دەکرێت گۆڕانکاری بەتەبەت لەم ناوچەیەدا دەکرێت کوردیش خەریکی ئەم بابەتەیە کە بەڕێستان بامەژە پێ دەکەن کە لە ساڵی 90 بەتەبەت 94 ئەمە لە باشووری کوردستان ڕوویدا بۆ ناتوانن بگەنە چارەسەرێک بۆ ئەمە دروست نەبێ ئەم ڕەخنە و گلیە بەردەوامی ئێمە سێ ڕێکەفتن دنابمە و پەیەدێدا چێ بوون نابەری ئەنجومان و پەیەدێدا هەولێرا یەک و هەولێرا دۆ و دهۆک دهۆک ئاناژی سێ خاڵ تێدەنا خاڵەکە سیاسیە خاڵەکە ئیداریە ڕێبەبەریە خاڵەکە چەکداریە ئاناژی ئەم قبول دکن نەگۆ ینی مشکلە ئەوە دبینن هەگەر تدبێژێ دەستێ من درێژە ئەمە ئامادەنا ڕێکەفتنەکە نو ئان ئێکەبن تفعیل بکن و چێ بکن و نوژەنێ بخنە تێدا تشتن بگوهارن تشنە ئەو بکن ئەو اعتیبات کن نقطە ضعف ینی وەکە ئەمێ ئەسخوازم نقطەکی وەک دکتۆر ئاماژە پێکری پەیەدێ دەستهێلاتە و دەڤەرێن کوردی هەموو دەستێوێ دەنە و کانتۆن چێکردە وەزارەت چێکردە و حکوومەت چێکردە دی یەک قوناغەکە کۆنفرانس و ئانجی دانیشتنێ ناودەولەتی ئان هەرێمی یەک ژی لەسەر قەدە هەمووژی لەسەر قەدەخەنە نابێ حازر بوو نە جنێف یەک دو نە جنێف سێ نە جنێف چار نە پێنج نە ئەستانە نە ئەنقەرە نە جڤاتێ سعودیە نە القاهیرە لکوی دەرێت ئانا دهونی جڤاتێک القاهیرە چێ بووە دخوازن دانوستاندنێ گفتوگۆی بکەن سەر پێشە ڕۆژە سووری بێچاوە چێت بێت تەخوا نە کۆنگرەکە و نە بەلگەکە نە دەستورەکە نە تشتێکی ئەوە چێ دکن مجرد ینی نەڕینن تێبینن هەر کەسێ ئۆپۆزیسیۆنا سووریە لە بە هەبرە دانیشتنە نەڕینێ خوا هەریەکێ دەبێژن پەیەدەژی لێ دێ ڕوونشتیە پێدە لێ دێ ڕوونشتیە هیچ بەلگەک هیچ پرۆژەک ji bo çareseriya qediya Kurdî pêşkeş nekiriye civatiye bed. Nûnerê wa danîşne wê derê bes eno divê etirafê pê bikin bes civatekê etibar bibe nav dewletî an herêmî an nav opozisyonê bes cihê xwe bibîne cihê lingê xwe bibîne kesek wî qebûl nake bi xwe opozisyon. زۆر باش سپاس دەکەم دکتۆر ساعبێ مەولای بەڕێز ددعان باسی لەو کرد کە ئەم ناوچەی ئارامی کە بە نیازە دروست بکە بە هەزاران کیلۆمەتر لە شوێنە کوردەکانەوە دوورە کەواتە ئامانج مەبەست لە دروستکردن هەرێمە چیە هەرێمە ئارامەوە کەواتە بەگەر لە ئەمەش دووبارە کوردی لێ پەراوێزخراوەکو کۆبنەوەکان بەڵێ ئێمە تەماشای دانیشتنەکانی ئاستانە بکەین لە قەزاقستان چەند ڕێکەوتنە کرایە ئەم ڕێکەوتنەی ئێستا کرایە ڕێکەوتنەکە کە پێشتر کرا بوو ئاگربەست لە نێوان ئۆپۆزیسیۆن و ڕژێمی بشار ئەسەد بێتن ئەمە تاڕادەیەکم یا زۆر توانەی کە جێگای خۆی بگرێتەوە هەرچەند وەکو پێویستش نەبێتن ئێستا لە پێنگاوی دووەم کە ئەمانەکردیانە دەیانەوێتن لە 4 جێگا ناوچەیەک دروست بکەن ناوچەکان نەک وەکو ناوچەی ئارام بێتن ناوچەکانی کە پێی دەڵێن تند و تیژی تێدا کەمترە ئەم ناوچانە ڕێکەوتنێک لە نێوان ئۆپۆزیسیۆن و لە نێوان ڕژێمی بشار ئەسەد بێتەکردن کە ئیتر شار دەگەڵ یەکتر نەکەن ئەمە وەکو پێنگاوێکی دووەم ئێمە دەتوانین تەماشا بکەین کە تا ئێستاش دەگەڵدا بێتن نە ئێران متمانەیەکی تەواوی بە تورکیا هەیە و نە تورکیا متمانەیەکی تەواوی بە ئێران هەیە دەیانەوێتن ئەمە پێنگاو بە پێنگاو بێنە پێشتر لە پێنگاو بە پێنگاو کە هاتنە پێشتر ئەو کات کار لەسەر بەرژەوەندیەکانی هاوبەش بکەن ئەگەر
تورکیا ڕازی بوو کە سیستمی سیاسی سووریا بەو شێوەی بمێنێتەوە بشار ئەسەد لەسەر دەسەڵات بمێنێتەوە دوای فترێکی زەمانی دەرباز بوو ئەو کات ئێران ئامادە دەبێتن کە پێنگاوێکی تر یارمەتی تورکیا بداتن پێنگاوی ترش یارمەتیدان ئەوەیە کە ئیتر ڕێگا نەداتن هەر ئەم کانتۆنانەی کە ئێستا هەیە بەو شێوەی بمێننەوە یان هەرێمێکی فیدراالی بە شێوەیەکی گشتی بۆ کوردەکانی سووریا بێتە دروستکردن یان بە شێوەیەکی ترکە خاڵی هاوبەشی هەمووانە سووریا بەش نەبێت ئەمە بە قەناعەتی من بۆ پێنگاوی تر دەچێتن بەڵام ئێستا منە لە تاقیکردنەوەدانە لەم تاقیکردنەوە ئەگەر سەرکەوتوو بوون ئەو کات دەچنە پێنگاوی تر بەڵام ئەگەر سەرکەوتوو نەبوون ئەو کات احتمالی هەیە کە هەر یەک لەم دەوڵەتانە بە شێوەیەکی تر گەمە بە وەرەقەکانی خۆیان بکەن لە بەرامبەر یەکتردا چونکە پێشترش کە ئێمە تەماشای ئێران و تورکیا بکەین ڕێکەوتن کرابوو هەر پێش ئێستا پێش ئەم ڕێکەوتنی کە لە ئاستانە کرابێتن تقریبان ڕێکەوتنێک لە نێوان ئێران و تورکیا کرابوو کە بە شێوەیەک لە شێوەکان تورکیا دژایەتی بشار ئەسەد نەکاتن ئیرانش پاڵپشتی لە پەیەدە نەکاتن بەڵام ئێمە دیتمان کە گۆڕانکاری هەندێک درست بوون ئیترم گۆڕانکاریە تورکیا هەندێک دەستی لە هەندێک لە سیاسەتدا یان دژایەتی خۆی بۆ بشار ئەسەد ڕاگەیاند و ئەمە بووە هۆکارەوەی کە دیسە ئیران بچێتە پاشەوە بەڵام لە دانیشتنی کە رووسیا هاتوتە تێدا وەکو لایەنی سیەم لە نێوان تورکیا و ئێراندا کە وەکو زامنێک دەیوێتن هەم پەیوەندی باشی لەگەڵ تورکیا هەبێ لەگەڵ ئێران هەبێ پێگەی خۆی بەهێز بکاتن لە پێنگاوی یەکەم بە قەناعەتی من سەرتۆر چوونە ئێستا لە پێنگاوی دووەمدانە لە پێنگاوی سێیەم ئیتر ئایا تورکیا ڕازی دەبێتن تورکیا چەند دەکەوێتە ژێر کاریگەری سعودیا قەتەر دەوڵەتەکانی عەرەبی ئەمە دەتوانێتن وەڵام بدرێتەوە کە ئایا بشار ئەسەد لەسەر دەسەڵات دەمێنێتەوە یانە ئایا سووریا وەکو دەوڵەتێکی یەکگرت و دەمێنێتەوە یانە بە قەناعەتی من ئەمە زۆر زەحمەتە چونکە ئێوە تەماشا بکەن کە ئەم واقعە بێتە قبولکردن لە نێوان تورکیا و ئێران و رووسیادا ئەم دەوڵەتە چۆن دروست دەبێتەوە ئەم گروپانەی چەکداری سنەکە وەکو ئۆپۆزیسیۆنی میانە ڕاوبن بە چ شێوەیەک دەیانەوێتن سەر بە دمشق لێبێن سەر بە بشار ئەسەد لێبێن ئایا تەنازل بۆ بشار ئەسەد دەکەن ئایا بشار ئەسەد ئەوەندە دەسەڵاتەی دەبێت کە کۆنتڕۆلی وان بکاتەوە بە قەناعەتی من زۆر زەحمەتە سعودیا بەو شێوەی ڕازی نابێت قەتەر بەو شێوەی ڕازی نابێتن ئەمریکاش بەو پێناسەی کە تورکیا دەکاتن ئێران دەکاتن ڕازی نابێتن دیسان بە تەسەوەڕی من احتمالی هەیە کە کێشەکان بە شێوەیەک لە شێوەکان دروست ببێتەوە بەڵام ئەمە لەسەر کورد دەمێنێتەوە کە کورد چ سیاسەتێک لە پێش بگریتن کە خوێندنەوەیەکی بۆ ئەم گۆڕانکاریانەی کە لە ڕژدی تەکردن هەبێت نەک بەپێی ئەم ئەقلیەتەی کە دکتۆر وەک بەڕێزتان ئاماژتان پێکرد لە ئێستادا گۆڕانکاری خێرا لە سووریا بەڕێوەی ئەوەی دەبینین کە لە بەڕێز قسەکانی کارزدانش جێمان لێبوو کێشەکانی نێخۆ وەکو هاوشێوەی باشووری کوردستان خەریکن بگەنە لوتکە کەواتە کورد چ زیانێکی بەردەکەوێت کە هیچ ئامادەگری نییە لە ئێستادا بۆ ئەم گۆڕانکارانەوە کە ئێستا هەن لە سووریا بەڵ ئەم گۆڕانکاریەی کە دێتەکردن نابێت ئێمە لەناو عەقلیەتی خۆمان تەسەووڕێکی ڕابردوومان هەبێت کە مەسەلەن ئێران وا دەکات تورکیا وا دەکات یان پەکەکە وا دەکە یان ئەنە کەسە بەو شێوەی ڕەفتار دەکەنە گۆڕانکاریەکان زۆرجار بە شێوەیەک دێنەکردن کە مەسەلەن تا یەک ڕۆژ پێشی گەورەترین پسپۆڕەکانی سیاسی تەوەقعی ئەمەیان نەکردبێت کە ئەم گۆڕانکاریانە دەبن پێویستەکە چ ئەنە کەسە چ پەیەدە بە شێوەیەک لەگەڵ واقعی کە لەسەر ئەم سیاسەتەی لەسەر ئەرزی واقع دیتەکردن سیاسەتی خۆیان تا بڕێژن لەسەر ئەمەی کە ئەمە تەسەوڕ بکاتن ئەمە سەر بە پەکەکەیە و یان ئەنە کەسە احتمالی هەیە لە دژیوان بێت یان ئەنە کەسە تەسەوڕ بکاتن پەیە لە دژیوانە دەبێ ئەمانەدان نەپاش چۆن ئێران و تورکیا دەتوانن لەسەر بەرژەوەندیەکانی هاوبەشیان کار بکەن و دەگەڵ رووسیا بگەنە بەرژەوەندی هاوبەش کە ئەمانە دژایەتیەکی یەکجار زۆریان هەیە چون کوردەکان ناتوانن لەسەر بگەنە بەرژەوەندی هاوبەش خۆ چ پێ دەبێ چ ئەنە کەسە بێتن دەیانەوێتن کە بە شێوەیەک لە شێوەکان بەرگری لە مافەکانی کورد بکەن لەناو سووریادا ئەمە مکانیسمەکانی هەڵی شوێ یان ئەوەی تر بە مکانیسمەکانی هەڵە کار دەکات دەبێ واز لەمانە بینن خاڵی هاوبەش ئەمەیە کە بە شێوەیەک لە شێوەکان دەبێ پاڵپشتی لە مافی کورد بێتەکردن لەناو سووریادا دەبێ کوردەکانی سووریا بتوانن مافەکانی خۆیان بەدەست بینن ئەم خاڵی ئستراتیژیکە دەتوانێت کاریگەری لەسەر ئەمە بکاتن کە جیاوازی لە تاکتیکەکانش هەبێتن جیاوازی تاکتیکی ئەوەندە گرنگ نییە دەتوانێتن لێک نێزدیک ببنەوە کار بۆ بەرژەوەندیەکانی ئستراتیژیکی خۆیان بکەن بە قەناعەتی من دەرفەتیان هەیە بەڵام
تاکو ئەمانە پێناسەیەکی تەواو بۆ خاڵی ئستراتژیکی خۆیان نەکەن بکەونە دەناو شتەکانی تاکتیکیدا کە من بەو شێوەی بە مەسلحەت دەزانم مافی کورد بێتە دابینکردن ئەوەی تر بڵێتن من بەو شێوەی دەزانم لە کۆتاییدا هەردووکیان سەرقاڵی یەکتر دەبن ئیتر خاڵی ئستراتژیکیان کە بەرگریکردن لە مافەکانی کوردە لەبیر دەچێت. زۆر باشە سوپاس دەکەم بەڕێزتان بۆ ناتەنەوێ سوود لەم ئەزمونە خراپەی باشووری کوردستان وەرگرن لایەنەکان بەتایبەت دوو لایەنی سیاسی دیاریکرا و تا ئێستا سازش لەسەر داواکانیان ناکەن لە ئێستادا ئێمە خاوەن پەرلەمانێکی پەکخراوین حکوومەتێکی ئیفلیجین بۆ ئێوەش هەمان سیاست دووبارە دەکەنەوە بۆ ناتانەوەی سازش بکەن لە بەرامبەر پێدا نمونەیەکم پێ بڵێ وەکو ئەنە کەسە سازشتان کردی لەسەر ئەم داوانەی خۆتان ئێوە نەنویتان نواندوی بۆی وەک دکتۆر باسی کرد ئامادەکەیتان هەبێ بەتایبەت بۆ ئەو گۆڕانکاران لە ئێستادا لە سووریا بڕێوەن ئەگەر شاری قەتاوە کێشەک هەیە گەورەیە لای پەیادێ و پەکەکێ پرۆژە نەتەوی لە جەمووی چارەسەریە کێشە کوردی سووریادا بچی شێوەیە نینە جەمووینە ئێوە پرۆژیان پێ بدەن باشە ئەنە باتیبار بووە دەست هلات و هێز و لەشکەری و ئابووری و پەرا و شیریکاتی بووە هەوبەشێ ڕجێمێ و هەوبەشێ و بووە چەکدارێکی تەحتە تەڵەب بە ئەمریکانەرە و بووە بڕووسارە و خۆخستیە لە ئیستکە دەولیدا ئەو فێم تێگەهشتیە خۆ تێگەهاندیە ئەنو هەممە پێشە ڕۆژە کووردا دەستی ویدەیە بەڵام لە ئەرزی واقع بەڕێزتان لە ئێستادا ئەوان خاوەنی کانتۆن چۆن دەتوانن بێ پرۆژە ئەم کانتۆنانە بڕێوە ببەن لە ئێستادا ئێمە هەنە کەس هەنە گەلێکی باوەڕ ناکەن ینی پرۆژە وایە چارەسەریە قەدیا کوردی لە سووریادا هیچ تشتێکتنەیە ئەلئومە دیموقراتیە ئەف کانتۆن و ئەف ڕێبەبەری و ئەف ڕەنگێ شێوەیە ڕێبەبەریە دەبن دەبەرێ کوردیدا هەممە ئەمە سیاستی پەکەکەی لە ڕۆژئاوا بۆ لە باکووری کوردستان جۆرە نییە تەمامەن ئێمە ئەندبێژم سیاسەتا پەکەکێ ڕاهشتنەوەی کامل بێ تعدیل بێ پێ بلەیزن وێ تەطبیق بکەن لەسەر سووریا و کوردستانە سووریا ئەم ئەس ژێت پرسم سەرکردێکی پەیادێت پرسم وەرن ئەمڕونن بێ ئەم چت خوازن وەکە دکتۆر ئەمەژە پێکریانی ئەم عولی سەر داخوازا کورد چارەسەریە قەزیا کوردی پێشە ڕۆژە سووریا ئەم چاوە جێ خۆت دەستورە سووری دەببینن هیچ الجۆمینە ئێمە ئەم سەر عردێ لەشکرێ مەهەنە چەکدارێ مەهەنە مەعرد گرتیە مەوەرگرتیە کەسێک نابێ نێزیکی مە ببێ تەواو ئەوە ئیشتیان ببینن فێدرالیا باکووری سووریا هەر تشتێکی نابێ کورد و کوردستان تێدا هەبێ قەدەخەیە جۆمانە دەبابێ ڕاکن ئێمە کێشەکانی ئێوە لە ئێستا دەگەشتوونەتە بنبەست هیچ زێدەی جارێکی ئەمانە ئەستەر بێژم ڕێکەفتن دنامەوادە هەنا هەر قبول ناکەن بن پێکردنەوە چوینە ئەم ئانها قبول دکن و جهات نەدەولەتی هەنا ئۆروپینە سڤیلن مەکاتبن جهاتن هەنا دخوازن vê kêşê nav Kurda da li hundirûyê Kurdistana Sûriya çareserî kêjê re bibîn nêzîkbûnekê çê bikin yanî taze berî du roja grûpekî Ewropî çûye seredana rêveberiyê kiriye û peyedê kiriye û vegeriya li vê derê ene kesê jî dîtin li Herêma Kurdistanê serkirdê ene kesê jî dîtin tiştek nexistine destê wan hene ême em dibêjin حتاني يعني دست نشانك انجي نامك خوشيه عولي برا قرتن نبن برا قرتيه ما سياسي سيفيل روشنبير جالكفان برا زنداني خوسي بكنياك لشکری روج کردستان پیشمرگی روج آوای کردستان گل ویده مشق و تمرین بونا با قبول بکن ام هر ناف هفدو مل بمل عربا قبول دكن خريستيانا قبول دكن همو قوميات او نتوي دن قبول دكن بس بيشمرگي روش قبول ناكن گولگل وانا بهدوره بكن نواني تشيش لخوشتانا خطاك لخوشتانا زور سپاس دكم دقرم ولاد كاك جدعان دكتور صالح امريكا جيگاي سرنجا برا جدعان باسي کرد پیدا وكو خوي دالله هیچ پروژه چي نیه بو پرسي کرد ل روش آوای کردستان امانه لميجو ناترسن اگر وابه و ام خوێنی لە ئێستادا دەیڕژن بۆچی لە پێناوی چی کەواتە ئەگەر بۆ کورد تۆ هیچ بەقەناعەتی من پەیەدا دووچاری هەڵەیەکی استراتیژیک بووە
هەڵی ئستراتژیکی ئەمە نییە کە دەگەڵ ئەنە کەسە کێشەی هەیە یان نیەتی هەڵی ئستراتژیکی ئەوەیە کە کەوتوتە ژێر کاریگەری پەکەکە و چونکە لە ژێر کاریگەری پەکەکەدا بوویتە هوکاری ئەوەی کە قەیرانی پەکەکە و تورکیا نەقلی کوردستانی سووریا بکات و تاکو قەیرانی پەکەکە و تورکیا نەقلی کوردستانی سووریا بێتەکردن ممکن نییە تورکیا ڕێگیری پێ بداتن ئەنە کەسەشیان دەگەڵدا بێتن بۆ ئەوەی کە کوردەکانی سووریا مافەکانی خوان وەربگرن پێویستەکە پەیەدە ئەم سیاسەتە لە پێش بگریتن سیاسەتی خۆیان وەکو کوردەکانی سووریا بەحەز لەسەر بکەن و ڕێگیری لەمە بکەن کە قەیرانی پەکەکە و تورکیا نەقلی سووریا ببێتن پەکەکە دەیوێتن ئەم سیاسەتە بۆ هەرێمی کوردستانش لە پێش بگریتن دەیوێت ئەم سیاسەتە بینیتە دەناو شنگالشدا کە قەیرانی تورکیا و پەکەکە نەقلی هەرێمی کوردستانش بکات کە تاکو ئێستا دەگەڵدا بێتن بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قوربانی ئەم سیاسەتەینە تەنیا لە پارێزگای دهۆک زیاتر لە 500 گوندەکانی هەرێمی کوردستان ئێستا چۆل کراینە هاوڵاتیانی ئێمە دەناو هەرێمی کوردستان ناتوانن بچنەوێندەر دەناو شنگاردا جۆرە سەرکیشەیەکی دروست کردووە دەبێت ئێمە ئەم واقعە بزانین کە هەرێمی کوردستانە کوردەکانی سووریا کێشەی تایبەتی خۆیان هەیە پێویست بەوە ناکاتن کە ئەم کێشەی تورکیا و پەکەکە نەقلی سووریا بکرێت یان نەقلی هەرێمی کوردستان بکرێت یان نەقلی جێگایەکی تر بێتەکردن بە تاکید دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی هێزێکی گەورەیە دەناوچەکەدا کە هێزی خۆی بەکاربێنیتن لە دژی کوردەکانی سووریا چ ئەنەکەسە و هەیەدە و پەکەکە و هەموویانش یەک گرتوو بن ناتوانن یعنی بە شیوەیەک لە شێوەکان لە بەرامبەر تورکیا ڕابوەستە زۆر باشە بڕێزدان کەمتر لە نیو خولەکەم ماوە هیچ هەنگاوێکی کرداریتان هاوێشتووە ئێوە کە سازر لەسەر داواکانتان بکەن بۆی کۆتا بە کێشەکان بێنن لەگەڵ پێدا بە کورتی وەڵام دەچۆکات ئێمە ئەم دەبێژن لێڤەگەڕەکە بلەز پەیەدێ لەخۆ ڤەگەڕێ ڤەگەرێ خۆ ببینێ کوردێ سووریا کوردستانە سووریا هیچ علاقەکێ نەفخە و پەیەدێدا و پرۆژێ پەکەکێ دەرباسی نامەنەکێ ڕێبرینەکە لێ ببینێ هەنگی ئەمێ کاربن بە هەڤرە بتەفخن هەلوەستا خۆ بکنەیەک جعدا خۆ بکنەیەک جێ خۆ سووریان و دەبین دەستوران و دەبین کەواتە ئێوەش سیاسەتی تورکیا جێبەجێ ناکردن بۆ ئەم مەرجە قورسەتان نەبەدەن کە دەست نەخاتە کارباری تشتێکی مە و ترکا ئێمە ئەم داوا مافێ خوا لە ڕجێمە بەشارە لە سووریا دکن لە شامێ نەل ئەردۆغان دکن لە تورکیا کوردێ تورکیا هەنا ئەو داوا مافێ خۆل تورکیا دکن کوردێ کوردستانە عراقی هەنا ئەو داوا مافێ خۆ کێشە خۆل بێ دەجارە سەر بکن ئێمە ئەمە کوردێ کوردستانە سووریا گەرەکە هەلوەستامە داخوازامە پرۆژامە بۆ کوردستانە سووریا بێ ژندروێ سووریا وەرەخواست زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان جدعانی یوسف ئەندامی نوێنەراتی ئەنە کەسە لارێم هەروە دکتۆر ساڵح مەلامەر مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سەلاحەدین سپاس کە لە گفتکۆمیوان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینیر و بیسەرمان و سپاس بۆ هاوکاران لە ستۆدیۆ کۆنتڕۆڵ ڕێز و حورمەتی براتان دیار گۆران قبول فەرمونی وا شادی و کەمرانی بەختەوەریتان بۆ دەخوازم سپار دەخوازم